الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم فصل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار، وآله الأبرار وصحابة الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. مسلمانان ئیمانداران، سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. بەرەو ڕووی مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزانە ڕۆین، مانگی قورئان، مانگی زیندووکردنەوەی دڵەکان، مانگی دوعا و نزا و پاڕانە و مناجات، مانگی فەتح و ڕزگاری، مانگی هاوکاری نەدار و هەژارەکان و دڵخۆشکردنیان، مانگی عیزەت و نەسڵەتی مسلمانان. ئەو مانگەی خوای تەبارەک وتەعالا لە شەئن و شکۆیە فەرموێت: شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. ئەمە کافیە بۆ فەضڵ و گەورەی مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزان کە قورئان لەم مانگە پیرۆزە لە بەیت العیزەوە هاتەتە خوارەوە بۆ سنگ و دڵ و دەرونی حەزرەتی ڕەسوولی ئەکرەم صلی الله عليه وسلم. ئەم مانگە پیرۆزە پێغەمبەری خوا ئەفەرمێت: ئەوەله ڕەحمەة وأوسطه مغفرة وآخره عتق من النار. ئەوەڵەکەی بەلێشا و سۆز و میهرەبانی و ڕەحمەتی خوا هەیە بۆ دڵ و دەرونی مسلمانان و ئومەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. ناوەڕاستەکەیشی لێخۆشبوون و عەفوی پەروەردگارە، کۆتایەکەیشی ئازادبوونە لە ئاگری جەهەنەم و وەرگرتنی جائیزەی کوبرایە و کە ئەویش بەڕاستی عەفو و لێخۆشبوونی پەروەردگارە. ئینسان کە ئازاد بوو لە ئاگری جەهەنەم مانای وایە ئەو کەسە لەژێر سایە و سێبەر و ڕەحم و عەفوی پەروەردگارایە. پێغەمبەر ئەفەرمێ هەموو شەوێکی ڕەمەزان خوای تەبارەک وتەعالا 60,000 نەفەر کە مستحقی عەزابن لە ئومەتەکەی من، خوا بە بەرەکەتی مانگی ڕەمەزانەوە هەموو شەوێ 60,000 نەفەر ئازادەکا. کۆتایی مانگی ڕەمەزان بە ئەندازەی هەموو شەوەکانی مانگی ڕەمەزان ئازاد ئەبن ئەوانەی کەوا مستحقی ئاگری دۆزەخن، خوا ئازادیان ئەکات. بۆیە لە سەرەتای ئەم مانگە پیرۆزەوە کە پێغەمبەری خوا وەکو مزگێنی و مژدە هەموو جارێ فەرموو بە ئومەتەک نازارەکەی بە سەحابەکان: ئاگادار بن، قەد ئەتاکم شەهر عەظیم مبارەک. ئەوە مانگێکی پیرۆز و مبارەک سێبەرەکا بەسەرتانە، شەوێکی تایە عیبادەت و خێر و چاکەتیایە بە 1000 مانگە، یعنی 83 ساڵ عیبادەت. بۆیە فرسەی عومرە و تەمەنە لە یادی نەکەن و بیخۆزنەوە، بە عیبادەت پێشوازی لێ بکەن، خۆتانی بۆ ئامادە بکەن. ئەمە فەرمایشی پێغەمبەری نازدار بوو صلی الله عليه وسلم. ئەی فەرموو لەم مانگە پیرۆزە، لەبەر حورمەتی ئەم مانگە پیرۆزە، خوای تەبارەک وتەعالا هەرچی شەیاطینی هەیە کە بەڕاستی ئەو ئازادە ڕەها کە پێیان دراوە لە مانگی ڕەمەزانە سنووردار ئەکرێت، بەو شێوازە ئازاد نابن، خەڵکی بە هەدەرا بەرن و خەڵکی بەرەو خراپە بەرن. خوای تەبارەک وتەعالا کۆت و زنجیریانەکا و سنوورداریانەکا. جنۆکەکان ئەوانەی کەوا مەڕەدەی جنۆکەن، جنین، زەرەر بەخشن، خوا سجنیانەکا و کۆت و زنجیریانەکات. اینجا هەرچی دەرگای بەهەشت ئەکرێتەوە بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. هەرچی دەرگا هەیە، بە تایبەت دەرگای تەوبە و دەرگای ڕەیان کە ئامادەیە بۆ ڕۆژوانان. خوا ئەمرەکا بەو بەهەشتە، ئەفەرمێ خۆت بڕازێنەرەوە لەوانەیە ئومەتی پێغەمبەر لەم مانگا بێن بۆ ناو تۆ، ئەبێ تۆ بە جوانترین شێواز پێشوازیان لێ بکەی. ئەمرەکا بە مالیکی جەهەنەم: ئەی مالیکی جەهەنەم، هەرچی دەرگای جەهەنەمە دایخە لەسەر ئومەتی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم. ئەمرەکا بە فریشتەکان: هەر هەمووتان ئەم مانگە ئیشی ئێوە ئەوەیە ئەڵێن اللهم اغفر لأمەتی محەممەد، استغفار ئەکەن بۆ ئومەتی ڕەسوول الله، داوای لێخۆشبوون بۆ ئومەتە نازارەکەی پێغەمبەرەکەن.
ئەمانە تایبەتمەندین ئومەتی پێغەمبەرن صلی الله عليه وسلم. وهروەها خوای تەبارەک وتەعالا ئەوەندە ڕێزی لەم ئومەتە ناوە، پێغەمبەری خوا فەرمێت لە سەرەتای ئەم مانگەوە کە خوا ئەم هەموو فەزڵە لەگەڵ ئەم ئومەتاکە، نادا منادین بانکەرێک هاوارەکە، بانکەرێکی معنەویە یان ئیلهامێکی قەلبیە یان ئێمە گوێمان لێی نییە، ئەوانەی کەوا ئەهلی عیرفان و خواناسین ئەوانە کە دەرکەکەن بە ئیلهامی خوا گوێیان لەو سەوتەیە، ئەو بانگی بێژە هاوارەکە فریشتەی پەروەردگارە، یا هاوارەکەوە فەرمێت یا باغی الخەیر ئەقبل، ئەو کەسەی کە ئەهلی خەیر و چاکەی ئەهلی عیبادەتی بەردەوام بە، درێژەی پێ بدە، خۆتی بۆ ئامادە بکە، زیادی کە و کەمی مەکە، مانگی ڕەمەزانە، سەدەقە و چاکە عیبادەت لە یەک بەدەوە تا یەک بە 700 بە هەزاران هەزار ئەنووسرێت بۆ ئومەتی ڕەسوول الله. بۆیە مژدە بێلێت مانگی ڕەمەزانە زیاتر خۆتمان دووکە، فورسەی تەمەنە. هەرەو بانگ بێژە هاوارەکە ئەفەرمێت یا باغیە شەڕ ئەقسیر، ئەی ئەهلی تاوان و گوناباران، ئەهلی نادی و عەرەق، ئەهلی زینا و فاحیشە، ئەهلی زوڵم و ستەمکاری، کۆتای کەن واز بێنن، مانگی ڕەمەزان هات بەرەو ڕووتان، تەوبە بکەن و بگەڕێنەوە. بەڕاستی ئەمە لە سەرەتای مانگی ڕەمەزانە پێغەمبەری خوا فەرمێت ئەم بانگ بێژاوە بانگکە، ئینجا وەلیلای عوتەقاء من النار وذلك كل ليلة، پێغەمبەری خوا فەرمێت صلی الله عليه وسلم ئەمە ئیتر هەموو شەوێک خوای تەبارەک وتەعالا وەک ئەرزم کردن ئەوانەی کەوا مستحقی عەزابن ئازادیان ئەکات. 60,000 نەفەرە یا زیاترە یا کەمترە لە مانگی ڕەمەزانە کە تەواوە بێ بە هەندازە ئەمووی مانگی ڕەمەزان و شەوەکان ئەوانەی کە مستحقی عەزابن ئازادیان ئەکا. جا خۆشەویستان، ئەم مانگە پڕخێر و بەرەکەتە، با ئێمە خۆمانی بۆ ئامادە بکەین، با پێشوازی لێ بکەین. سەلەفی ساڵح 6 مانگ دوعایان نەکرد خوایە بمانگێنە مانگی ڕەمەزان، شەشەکەی تر دوعایان نەکرد خوایە ڕەمەزانمان بە سەلامەتی لێ قبوڵ کە، خوایە بە سەلامەتیمان گێنە بە ڕەمەزان، ڕەمەزانمان بۆ سەلامەت کە و بە سەلامەتی لێمان قبوڵ کە. مانگی ڕەمەزان مانگێکی زۆر گەورە و پیرۆزە، سەید الشهورە، گەورەی مانگەکانە، هیچ مانگێک ئەندازەی مانگی ڕەمەزان عیبادەت تایە مزاعەف و گەورە نییە. بۆیە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو کاد و سادەکان زیاتر خۆی تیا هیلا کردووە. ڕەسوول الله کە خوا لە گوناهی ئەوڵ و ئاخری خۆش بووە، لە هەموو کاد و زیاتر مناجاتی زیاتر کردووە، تەهەجودی زیاتر کردووە، قورئانی زیاتر خوێندووە، لە مانگی ڕەمەزانە بە چەندین جار قورئانی ختم کردووە پێغەمبەری نازار صلی الله عليه وسلم. بۆیە ئێمەش لەم مانگەدا خۆمان ئامادە بکەین. باشترین شتێک خۆ ئامادەکردن بۆ ئەم مانگە، بۆ قۆستنەوەی ئەم مانگە بە تۆبەی نەسوحە ئازیزان و خۆشەویستان، کە تۆبە هەموو کاتێک پێویستە. خوای تەبارەک وتەعالا هەموو کاتێک داوای تەوبەمان لێکا، یا ئەیها الذین ئامنوا توبوا إلى الله توبة نصوحا، دائما خوا ئەفەرمێت تۆبە بکەن. ڕەسوولی ئەکرەم سەڵات و سەلامی لەسەر بێ ئەفەرمێت من ڕۆژانە 70 جار یا تا 100 جار ئەڵێم ئەستەغفر الله، خوایە لێم خۆش بە، خوایە لێم خۆش بە کە پێغەمبەر گوناهی نەبووە، مەعسوومە، بەڵام ئەمەی کردووە لێخۆشبوونە بۆ ئومەتەکەی، ئەمەی فەرمووە من و تۆ چاوی لێ بکەین، قودوەیە بۆ من و تۆ، تەشریع و یاسایە بۆ من و تۆ، کەواتە زۆر ئیستیغفار بکەن، زۆر داوای لێخۆشبوون بکەن. پێغەمبەری خوا فەرمێت کە مانگی ڕەمەزان دێ 4 شت هەیە بەڕاستی، 4 خەسڵەتی خێری. ئەم 4 خەسڵەتە خێریە ئومەتەکەم ئەبێ بەڕاستی ئاگایان لێ بێ. دوانیان خوا لە خۆتان ڕازیەکەن پێی، دوانیشان بەڕاستی ئێوە خۆتان محتاجن پێی، قەت بەڕاستی بێحتیاجن، دائیم پێویستان پێیەتی. ئەو دوانەی کە خوا لە خۆتان ڕازیەکەن زۆر شایەتومان بێنن، ئەشهد ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمد رسول الله، زۆر کەلیمەی تەوحید دووبارەکەنەوە. ئەوەیش کەوا بەڕاستی دووەمیشان زۆر بڵن ئەستەغفر الله، زۆر داوای لێخۆشبوون بکەن، چونکە ئیستیغفار و داوای لێخۆشبوون کلیلی ڕزگاریتانە، مای عیزەتانە، مای ڕەزامەندی پەروەردگارتانە. ئەو دوانەی کە پێویستانە کە
قەت بێ-یەحتاج نابن لێی ئازیزان ئەوەیە کە زۆر داوای باش بکەن و پێغەمبەر ئەفەرمێ ئەگەر داوای باشتیشان کرد داوای فیردەوسی ئەعلا بکەن. اینجا و هەروەها بمێ زۆر پەنا بگرن لە خوا، زۆر پەنا بگرن بەخوا لە ئاگری دۆزەخ، لە خراپی دۆزەخ، لە ترسناکی دۆزەخ. ئەم چوارە پێغەمبەری خوا ئەفەرمێ ئوممەتەکەم پێویستیانە ئەو دوانیان خوا لە خۆتان ڕاستیەکەن، ئەم دوانەیشان بەڕاستی بۆ خۆتانە و بۆ سەعادەت و بەختەوەری قیامەتی خۆتانە ئازیزان و خۆشەویستان. تەوبەکردن هەموو کاتێک سادە پێویستە، بەڵام مانگی ڕەمەزان بۆ ئەوەی بە پاکی بڕۆیتە ناوی، بۆ ئەوەی کە زیاتر بەڕاستی ئامادە بی، تەوبەکردن پێویستە. بەڕاستی من و تۆی مسلمان کەس نەڵێ گوناهبار نیم، کەس نەڵێ تاوانبار نیم، هەمومان گوناهبارین، هەمومان تاوانبارین، هەمومان بەشی خۆمان تاوانمان هەیە. بۆیە ئەو پێغەمبەرە نازدارە لە جێیە بفەرمێ من ڕۆژانە ئەڵێم ئەستەغفر الله، ئەبێ تۆی مسلمان چۆن نەڵێ ئەستەغفر الله و داوای لێخۆشبوونەکەی ئازیزان و خۆشەویستان. ئێمە لە شەریعەتی پیرۆزی ئیسلامە لە قورئانە کە ئاماژە کراوە بە تەوبە، بە ئینابە، بە ئەوابین سێ وشەیە. ئەم سێ وشە هەرێکە دانراوە بۆ پلە و مەقامی کۆمەڵێک و دەستەیەک لە ناو مسلمانانە، لە ناو ئیماندارانە، لە ناو عەبدەکانی پەروەردگارە. تەوبە هی ئەوانەیە ئەو مسلمانانەی کەوا گوناهبارن تۆبە ئەکەن، ئەگەڕێن و ئیستیغفارەکەن بە تەمای ئەوە خوا لە خۆیان ڕازیکەن و خوا لە گوناهیان خۆش بێت. گوناهبارن. اینجا و هەروەها ئێمە منیبینمان هەیە، ئینابەی بۆ ئەوانەی کەوا گوناهێکیان نییە بەڵام کە تۆبە ئەکەن و ئەگەڕێنەوە، ئەمانە تەنها بۆ تەموحی پلەبەرزیە و تەماحی ئەوەیە کە خوای گەورە خێر و پاداشی زیاتران باتێ. ئەمانە پێیان وتێت منیبین، خوامە توبوا إلى الله جميعا أيها المؤمنون، ئەو مسلمانەی کە گوناهبارن تۆبە ئەکەن خوا لیان خۆش بێ. اینجا خوای تەبارەک وتەعالا فەرمێت لەبارەی منیبینەوە فەرمێت وجاء بقلب منیب ئەوانن کەوا گوناهێکیان نییە بەڵام تۆبە ئەکەن بە تەموحی ئەوە، بە تەمای ئەوە و هیوای ئەوە خوای گەورە پلەیان بەرزکاتەوە و پاداشان زیاتر کا. ئینابە پلە و پایەی پێغەمبەران و ڕەهبەرانە کە بەڕاستی کە تۆبە ئەکەن، ئیستیغفار ئەکەن وەک پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم، تەنها و تەنها لەبەر ئەوەیە بەڕاستی خوای تەبارەک لە خوا لە خۆیان ڕازیکەن، نە بە تەمای بەهەشتن، نە بە تەمای تەموحی ئەوەن کە بەڕاستی خوای تەبارەک پلەیان بەرزکاتەوە یا سەوابیان زیادکە یا گوناهێکیشیان نییە کە تۆبە ئەکەن لەبەر گوناهەکەیانە، تەنها لەبەر ڕەزامەندی پەروەردگارە. کەواتە تۆی مسلمان ئەگەر گوناهباری تۆبە ئەکەی خوا لێت خۆشە بێ، ئەگەر گوناهت نییە و تۆبە ئەکەی ئەگەڕێیتەوە ئەوە منیبینی بە تەموحی ئەوەیە کەوا خوا بەهەشتی پێ بدا، خوا لە جەهەنەم لاتدا، خوا پلەت بەرزکاتەوە. ئەگەر ڕێچکەی ڕەهبەرانت گرتووە بەڕاستی ئەوتە ناوێ گوناهت نییە، تەموحی ئەوەش نییە کە خوا لەبەر تۆبە ئەکەی لەبەرەوەی کە باشتی بدرێتێ، بەس تەنها لەبەرەوە تۆبە ئەکەی خوا لە خۆت ڕاستیکەی، ئەمە ڕێگەی ڕەهبەرانە. کەواتە لە حەدیثی شەریفا واریدە بەندەیە گوناهەکە و تاوانەکە، پێغەمبەری خوا ئەفەرمێت بەندەیە هەیە گوناهەکە تاوانەکە، ئەم بەندە داوای لێخۆشبوون لە پەروەردگارەکە، ئەڵێ پەروەردگارە من گوناهبارم تاوانبارم، ئیقرارەکەم بە گوناهی خۆم، داوای عەفو لێبوردن لە تۆ ئەکەم. خوای تەبارەک وتەعالا ئەفەرمێت ئەو بەندەی منە مادەم ئەزانێ خوایەکی هەیە و هەڵەی کردووە لە بەرامبەریا فەرمانەکانی شکاندووە، ئەوە من لێی خۆشم عەفو یەکەم. ئەم بەندە پاش ماوەیەتر گوناهەکات و تاوانەکاتەوە، پەیمانەکە ئەشکێنێت گوناهەکە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم اینجا پەشیمان ئەبێتەوە وڵێ خوایە عەفوم کە من گوناهم کرد و تاوانم کرد، تۆ خوایەکی بەڕەحمی. خوای تەبارەک وتەعالا بە فریشتەکانە فەرمی ئێوە شاهید بن ئەوە عەفوم کردەوە. بۆ جاری سێیەم هەر گوناهەکە و تاوانەکە ئەڵێ خوایە من عەبدی تۆم، من تاوانبارم، من گوناهم کردووە، خوایە عەفوم کە خوایە لێم خۆش بە. خوای تەبارەک وتەعالا فەرمێت ئەم جارەیش لێی خۆش بوون ئێوە شاهید بن. بۆیە پێغەمبەری خوا ئەفەرمێت لە ئەخیری فەرمودەکە ئەفەرمێت اینجا خوای تەبارەک وتەعالا پێی فەرمێت فەلیعمل ما شاء، چی ئەکا بیکە
معناه عجزەکە وایە بەڵام عولەماوە معنای نەکردووە ئەفەرمون مادەم ئەم عەبدە گوناهەکە و تاوانەکە پاشتر پەشیمانە بێتەوە ئەزانێ خوایەکی هەیە داوای عەفو لە خواکە خوای تەبارەک وتەعالا ئەفەرمێت منیش هەر لێی خۆشە بم منیش هەر عەفوی ئەکەم منیش هەر لێ ڕەحمەتی خۆم دەرەبڕم بەرامبەری ئەمە ڕەحمی پەروەردگارە ئین ڕەحمەتی وەسعت كل شيء بۆیە خوا ئەفەرمێت يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحا پێغەمبەری خوا ئەفەرمێت صلى الله عليه وسلم خوا بەو عەزەمەتیە ئەفەرمێت لو أخطأتم حتى تبلغ خطاياكم السماء ثم تبتم لتاب الله عليكم ئەم حەدیسە ئیبن ماجە بە سەنەدی جێی ڕێوایەتی کردووە خوا فەرمێت بەو عەزەمەتیە ئەی بەنەکە ئەی بەندەکانی من ئەی نەوەکانی ئادەم ئەگەر ئێوە گوناه بکەن و خەتا بکەن و تاوان بکەن تاوانی ئێوە بگاتە چڵەپەپۆی ئاسمان بگاتە ئاسمانەکان ئینجا تۆبە بکەن و بگەڕێنەوە منی لێتان خۆش ئەبم و عەفوتانەکەم شەیطانی مەلعون وعدی دا بەخوا وتی حەتا ڕۆح لە بەینی لە جەستەی بەنی ئادەما بێ گوناهیان پێکەم و یاخیانەکەم خوای فەرمووی حەتا ئەوان داوای لێخۆشبوون لە من بکەن منیش لێیان خۆش ئەبم تۆ خەجاڵەتەکەم و نەفرەتی تۆکەم ئەمە ڕەحمی پەروەردگارە بۆیە مانگی ڕەمەزان مانگی تۆبەیە لە سەعادەت و بەختەوەری ئینسانی مسلمان و ئیماندارە ئەن یەطول عمره ويرزقه الله الإنابة لە بەختەوەری ئینسانە خوا تەمەنی درێژی پێ بدا و هەمیشە ئینابە بکە داوای تۆبە بکە لە خوا بگەڕێتەوە حوزوری پەروەردگار لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا مەویست مەبە مەڵێ گوناهی گەورەم هەیە مەڵێ تاوانم زۆر کردووە مەڵێ زۆر یاخیم تۆبە بکە و بگەڕێرەوە خوای تەبارەک وتەعالا زۆر بە ڕەحمە زۆر بە بەزەیە بەرامبەر بەندەکانی خۆی ڕیوایەت کراوە دەڵێن مسلمانێک ئیماندارێک بەڕاستی لە ئەوەڵۆ کاری چاکەیە کرد بەڵام شەیتان خلیسکاندی و بردێ ناو تاوانەوە بە تاوانەوە گیرۆدە بوو پاش ماوەیە هاتیفێک بانگی لێ کرد حەزەتی کاک ئەحمەدی شێخ لە مەکتوباتە نەقڵی کردووە خوا دەرەجەی عالیکە ئەفەرمێت یا فلان أطعتنا فشكرناك ثم تركتنا فأمهلناك وإن أتيتنا قبلناك أي فلان كس إطاعة يمت كرد جرايالي يمت كرد إيمش سپاس مان كردي إيمش لت رازي بوين إيمش خوش مان ويستي يا أخي بوي تاوان بار بوي گناهت كرد بلام استيش إهمال مان نكردوي استيش بيروا دەرگای ڕەحمەت و میهرەبانی پەروەردگار کراوەتەوە دانا ئاخرێ یەکی لە دەرگاکانی باش ناوی تەوبەیە لە ڕەمەزانە هەموو یەکرێتەوە دوای ڕەمەزان هەمووی داخرێ ئیلا دەرگای تەوبە نەبێ حتا خۆر هەڵدێت لە خۆر ئاواوە ئەو دەرگا داناخرێ حتا غەرغەرە تەوبە قبوڵە ئەی فڵانە کەس دەرگامان کراوەیە بۆ تۆ وەرەوە ئەگەر بێیتەوە وئین ئەتەیناک قەبەلناک ئێمە قبوڵتەکەین الله ئەکبەر لە میهرەبانی پەروەردگار لە سۆزی پەروەردگار ئازیزان و خۆشەویستان خوای تەبارەک وتەعالا زۆر بەڕەحمە بەرامبەر بەندەکانی خۆی ڕیوایەت کراوە دەگێڕنەوە لە ڕۆژی قیامەتدا خوای تەبارەک وتەعالا لە کاتی حیساب و کیتابە بەندێکی خۆی ڕاگرتووە ئەم بەندە گوناهبارە مەلەفی ئەعمالی تاوانی گەورەی زۆر تێدایە خوای تەبارەک وتەعالا فەرمێ عەبدەکەم تاوانەکانە بژمێرە ئەم عەبدە شەرمەکە ئەترسێ تاوانە گەورەکانی حساب ناکە تاوانە بچووکان ئەژمێرێ بۆ پەروەردگار خوای تەبارەک وتەعالا ئەعلەمە و ئاگادارە فریشتەکان نووسیویانە لەسەری بەڵام ئەم بەس تاوانی بچوو حسابەکە تاوانە گەورەکان حساب ناکە خوای تەبارەک وتەعالا بە فریشتەکان ئەفەرمێت ئەم عەبدە شەرمی لە من کرد لە ترسی من شەرمی لە من کرد و لە ترسی من تاوانە گەورەکانی ناژمێرێ ئەی شارێتەوە مادەم شەرمی لە من کرد ئەو تاوانانەی بۆ بکەن بە کاری چاکە مادەم شەرمی لە من کرد ئێمەش شەرم و حەیایە پارێزین شەرمەزاری ناکەین لە ساحەی مەحشەرە
ئەمە ڕەحمی پەروەردگارە. تۆ بترسی لە خوا، لەبەر خوا تۆبە بکەی، بگەڕێیتەوە دەرگای ڕەحمەت و میهرەبانی خوا کراوەیە. بۆیە پێغەمبەر لە فەرمایش دەکا فەرمێت كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون. هەموو بەنی ئادەم تووشی هەڵا بێ، لە ڕێلادا گوناهەکە تاوانەکە، بەڵام باشترین و چاکترینیان ئەوانن کەوا پێ لە هەڵەی خۆیانەنن و تەوبە ئەکەن و ئەگەڕێنەوە بۆ حوزوری پەروەردگار، پێ لە هەڵەی خۆیانەنن. ئازیزان و خۆشەویستان، یەکێک لەو چیرۆکە ڕاستیانەی کە ئیمامی بوخاری موسلیم ڕێوایەتیان کردووە، پێغەمبەری خوا هێناوێتی لە باسی عەبدێکا لە ئومەتەکانی ترا، ئەم عەبدە لە ترسی خوادا وەسیەت دەکا بۆ منداڵەکانی. دیارە بیر و باوەڕی وا بووە، عەقیدەی وا بووە، پێغەمبەر بەمان باسەکە ئەفەرمێت ئەم عەبدە بە منداڵەکانی دەڵێت خوا ئەگەر مردم بمسووتێنن، خۆڵەمێژەکەم بەن بە قەی با، بیدەن بەدەم باوە، با هەر پارچەیەکم بۆ شوێنێ بڕوا، بەڵکو خوا ڕەحمم پێ بکە، بەڵکو خوا ڕەحمم پێ بکە. ئەمرێ و وەسیەتی جێبەجێ ئەکرێ. پێغەمبەری خوا ئەمە خوا زیندوو ئەکاتەوە. بەلا قادرین عەلا ئەن نوسەویە بەنانە، خوا بەتوانایە هەموو خانەکانی سەرپەنجە زیندوو ئەکاتەوە. باوی بۆ خۆڵەمێش با تێکچی بەسەرێکە، خوا خەڵقی کردووی، خواش دروست دەکاتەوە. خوای تەبارەک وتەعالا بە کون فەیەکونێ دروست دەکاتەوە. پێغەمبەر ئەم عەبدە لە ترسی خوا وای کرد، خوا دروستی کردەوە، ئامادەی کرد بۆ حیسابی کتاب. فەرمی عەبدەکەم بۆچی وات کرد؟ فەرمی لە شەرما لە حوزوری توە، لە ترسی تۆ پەروەردگارە. فەرمی ئەوا من لێت خۆش بووم مادەم شەرمت لە من کرد و ترست بەرامبەری من بوو، زانیت کە خوایەکی حەقت هەیە. تۆی مسلمان مادەم دەزانی خوایەکت هەیە، دروستی کردووی، خالیقتە، ڕازیقتە، پشتیوانتە، تەوەکولی لەسەر بەسی، تەوبە بکە و بگەڕێرەوە، خوا لێت خۆش ئەبێ بە تەوبەی نەسوح، بە تەوبەی نەسوح. يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحا. توبة نصوح شعر مرجي هي أو كوا إنسان بدم بلي أستغفر بدل بقرة توا إن جاء وهروها بدم بلي أستغفر الله بخيال هاتو وميشكيا استغفاري ليبكا أما نقر حق الله بو حق الناس بو أبي كوتايكا ظلمي لكي كردوا باسی کێی کردووە، غەیبەتی کێی کردووە، بوهتانی وە کێ کردووە، بڕاتە لای گردنی خۆی پێ ئازاکە. ئەگەر ئەیتوانی، ئەگەر ئەیزانی فیتنەی لێ نابێتەوە، بەڵام ئەگەر ئەیزانی فیتنەی لێ ئەبێتەوە، ئەگەر بڵێ فڵانە کەس من دزیم لێ کردووی، فڵانە کەس بوهتانم بۆ کردووی، فڵانە کەس فڵانە کارم بەرامبەر تۆ کردووە، ئەمانە حەق و ناسن. ئەیزانی مەسەلە گەورەترە بێ، شەڕی گەورەتری تابێ. پێغەمبەری خوا فەرمووی، عولەما فەرموون با تۆبە بکا بەینی خۆی و خوا، مادەم تۆبەکە بەڕاستی خوا کار ئاسانی بۆکە، یان هەر لە دنیادا ئەو حەقی ناسە ئەداتەوە، یا لە قیامەتا خوا قەرەبووی بۆ ئەکاتەوە. قەرەبەکەی چۆنە؟ لە ڕۆژی قیامەتا خوای تەبارەک وتەعالا کە محاسەبەی عەبدەکانێکە ڕایان ئەگرێت، ئەو عەبدانەی کەوا حەقی خەڵکیان لایە، تۆبەیان کردووە و گەڕاونەتەوە، زوڵمیان کردووە، باسی خەڵکیان کردووە، بەڵام تۆبەیان کردووە، حەقی خەڵکیشیان لایە. خوا لە حەق الله عەفوی کردوون، بەڵام حەق و ناسەکان کە لەلایەنە. خوای تەبارەک وتەعالا بانگی خاوەن حەقەکانەکە، بانگیانەکە ئەفەرمێت ئێوە خاوەن حەقن، ئەمانە زوڵمیان لێ کردوون، بەڵام ئەمانیش تۆبەیان کردووە و گەڕاونەتەوە، پێیان لە هەڵەی خۆیان ناوە، لە دنیا نەیانوێرا حەقەکانی ئێوە باسکەمتان دەنەوە، بەڵام ئەوە لە قیامەتا من قەرەبووتان بۆ وەکەمەوە. خوای تەبارەک وتەعالا ئەفەرمێت ئەو قەسر و قوسورە، ئەو باخ و باخاتە، ئەو بەهەشتە پانوبەرینە دامناوە بۆ ئێوە. یەکێ لەو عەبدانەی کەوا خاوەن حەقە، ئەڵێ خوایە تۆ بەو گەورەی خۆتە بۆ گاڵتە بە ئێمە ئەکەی، ئێمە کەی مستحەقی ئەو بەهەشتە پانوبەرینە و ئەو قەسر و قوسورەین؟ خوا ئەفەرمێت گاڵتەکردن دوورە لە شیمەی منەوە، من بە حەق قسەتان لێ ئەکەم. ئین وعد الله حەق، وعدی خوا ڕاستە، سەمەنەکەی لای ئێوەیە، کرێکەی لای ئێوەیە. پەروەردگارە کرێکەی چییە؟ خوا ئەفەرمێت کرێکەی ئەوەیە کەوا ئێوە ئەوانە عەفووکەن، ئەوانە عەفووکەن، ئەوانە حەقی ئێوەیان لایە، تا ئێوە عەفویان نەکەن
منیش بەڕاستی بەهەشتیان پێ نابەخشم، منیش عەفویان ناکەم، منیش لێیان ڕازی نابم. ئەو عەبدانەیش تموحیان گرێ ئەڵەن پەروەردگارە ئەو هەموو ناز و نیعمەتە دەی بە ئێمە ئەوە عەفومان کرد لەبەر خاتری تۆ. خوا ئەفەرمێت دەبڕۆن ئێوە ئەو بەهەشتە پانوبەرینە ئەو قەسر و قوسور هەمووی ئێوەیە. بەم شێوە خوا سوڵحیانەکە. ئەمە حکمەتی پەروەردگارە. خوای تەبارەک و تەعالا بەم شێوازە دادگەری ئەکا نێوان عەبدەکانی خۆیان، نێوان بەندەکانی خۆیان. جا مانگی ڕەمەزان مانگی خێر و بەرەکەتە، پێشوازیکردن بە تەوبە لێی لەسەر هەمومان پێویستە. پێغەمبەر و سەحابە و ساڵحین بەم شێوازە کردویانە. باشترین کاتە بۆ تەوبەکردن، بەتایبەت ئەوانەی کەوا ئەهلی فیسق و فوجورن. لەم مانگا تەوبە بکە و ناوی خوای لێ بێنە، پشتکەرە تاوان و گوناه، ڕووکەرە خوا، با خوای تەبارەک ڕووی ڕەحمەتی تێکە لە دنیا و لە قیامەتدا سەربەرزکە، موفەقکە، سەرکەوتووکە. لە مانگی ڕەمەزانە کە تەوبە بکەیت و بگەڕێیتەوە، ئینشاءڵڵا تەوبەکەیشی چاکتر و باشتر لێ وەرەگیرێ، زیاتر خوای گەورە ڕەحمەت و بەرەکەتی خۆی ئەڕژێنێ بەسەر تا، زیاتر خوا عیبادەتەکانت قبوڵەکە، بەڵام دوای ڕەمەزان نەگەڕێیتەوە سەری. مانگی ڕەمەزان مانگی تۆبەیە، دەرگایەکە، کاتێکە، فرسەتێکە بۆ گۆڕینی حیات و ژیانی خۆت، بۆ دەستکەوتنی قیامەتی خۆت، بۆ توێشی پڕکردنت. نەک بەڕاستی تۆبەی لە ڕەمەزانە تۆبە بکەیت و لە دوای ڕەمەزانە بڕۆیتەوە سەری. هەرچەند خوای گەورە قابلی عەفو و لێبوردن و ڕەحمەتە، بەڵام کێ ئەڵێ تۆ ئەمڕۆ تۆبە ئەکەیت و بەیانی نامرێت؟ کێ ئەڵێ تۆ ئەگەیتە سەعادەتر؟ لە سەردەمی حەزرەتی نوحە سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێت لەو سەردەمەدا حەزرەتی نوح جارێکیان ئاوا ڕۆی بەلای قەبرستانێکە، ئافرەتێک لەسەر گۆڕستانێک بوو، لەسەر قەبرێک ئەگریا. لێی پرسی دادە بۆ لەسەر ئەم قەبرە ئەگریت؟ ئەم قەبرە چیتە خاوەنی ئەم قەبرە؟ وتی قوربان ئەم قەبرە کوڕمە مردووە، بە گەنجی مردخوا. فەرمی تەمەنی چەند؟ و فەرمی تەمەنی 300 ساڵ بوو. بە گەنجی مرد تەمەنی 300 ساڵ بوو. ئەو ئومەتانە تەمەنیان زۆر. حەزرەتی نوح خۆی تەمەنی 1050 ساڵ بوو. 950 ساڵ پێغەمبەراتی کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه حەزرەتی نوح ئەفەرمێت پێم وت بۆ ئەگریت کوڕەکەم بە گەنجی مردووە خوا، تەمەنی 300 ساڵ بووە. حەزرەتی نوح فەرمووی باشە ئەی چی ئەبوو کە تۆ لە زەمانێکا بوویتە لەناو ئومەتێکە کە تەمەنی درێژیان 60 بۆ 70. پیرەژنەکە وتی جا بۆ قوربان شتی وا ئەبێ؟ شتی وا ئەبێ ئومەتێک ئاوا تەمەنیان کورد بێ 60 بۆ 70 بێ، فریا هیچەکەون؟ حەزرەتی نوح فەرمووی بەڵێ. ژنەکە وتی دیارە ئەمانە زۆر دنیایان خۆشەوێ. تی بەڵێت جوانە نەک دنیایان خۆشەوێ، بەڵکو لە پێناو دنیادا شەڕەکەن، لە پێناو دنیادا یەکتری عاجزەکەن، لە پێناو دنیادا تاوان و مەعسیەتەکەن. ژنەکە وتی ئەی باشە خانوو دروستەکەن ئەمانە؟ دی بەڵێ چۆن خانوو دروست ناکەن؟ ئەرە وەڵا خانوو دروستەکەن، نەک خانوو، کۆشک و تەلار دروستەکەن و زۆری شتیان ناشین. جوان ئەی ڕازێنەوە بە سەدان شێوە قەسر و قوسور دروستەکەن، بەڵام زۆر تەمەنیان نابێ. ژنەکە وتی دەی بەخوا ئەگەر من بم لە جێ ئومەتە، لە جێگای ئەو ئومەتە کەونە تەمەنیان کورتە، هەمیشە یا لە سوجدا یا لە ڕکوع بم، لە بن دارێکا بم، هەر خەریکی عیبادەت بم تاخوا مردنەکا بە نەسیبم. ئێمە ئومەتی ئاخر زەمانین تەمەنە کورتمان هەیە، بەڵام بەم هەموو تەمەنە کورتەوە دنیا فریمانەدا، بەم هەموو تەمەنە کورتەوە بەڕاستی هیوامان ئومێدمان زۆرە بە ژیان، بیر لە مردن ناکەینەوە. بۆیە پێغەمبەر ئەفەرمێت زۆر بیر لە مردن بکەنەوە، ئەو مردنەی کەوا بڕەڕی هەموو خۆشیەکانە، تێکدانی هەموو خۆشیەکانە، ئەو مردنەی هەموو لەزەت و خۆشیەکان تێکەدا، ئەو مردنەی بەڕاستی ئینسان بەرەو خوا با و بەرەو قیامەتە با، یان سەربەرزیە یان نەکبەتی و بەدبەختیە لە قیامەتە، خوا پەنامان با. بۆیە من و تۆی مسلمان ئومەتی و پێغەمبەرین، پێغەمبەرەکەمان تەمەنی 63 ساڵ بووە. زۆر تەمەن بگرنا ئومەتە تا 80 ساڵە ڕوا، ئەوی بەڕاستی نەخۆشی و داماوی و ئفلیجی و شەکرە و زەخت و کورە سەرەتان و 1001 نەخۆشی بەڕاستی ئینسان ئاواتەخوازە لەو کاتە هەر لە 50 بمردایە تووشی ئەم نەخۆشیانە نەبوایە. کەواتە بۆیە کاتێکە فرسەتە بۆ تۆبە، مانگی ڕەمەزان فرسەی عومرە.
خوا بەنسیبی هەموو لایەکمانی بکاو بمانگەێنە مانگی ڕەمەزان خوایە لێمان قبوڵ کەی خوایە سەلامەتمان کەی بۆ مانگی ڕەمەزانیمان لێ سەلامەت کەی ڕەمەزانمان بۆمان بەی بۆ مانگی ڕەمەزان عیبادەتی باشی تیا بکەین تۆ لە خۆمان ڕازی بکەین زکر و یادی تۆی زۆر تیا بکەین موفقمان کەی بۆ قورئان خوێندن بۆ لەبەرکردنی قورئان بۆ ئامادەبوون لە دەرسەکانە لە تەراویحە یا ربی خوایە لە خۆمان و باوکو دایکمان خۆش بە خوایە خۆمان و باوکو دایکمان لە عوتەقای مانگی ڕەمەزان ئەژمار بکە یا ربی خوایە بانگمان بکە و دەرمان مەکە دەرگای ڕەحمەت و خێری خودمان لێ بکەرەوە یا ربی خوایە تۆ بە پەشیمان و ئینابەمان لێ قبوڵ کە یا ربی خوایە گیان بە ئیمانەوە بمانژێنە بمان برێنە زیندوومان کەرەوە خوایە عاقبەت خێرمان کە خوایە عاقبەت خێرمان کە خوایە حوسنی خاتمان پێ بەخشە خوایە لە سوئی خاتمە و بەدبەختی لاماندا یا ربی خوایە لەسەر ئیمان و دین و خۆشەویستی خۆت و پێغەمبەر و سەحابەمان ژێنە و بمان برێنە و زیندوومان کەرەوە یا ربی خوایە لە قەبریشە لە بەرزەخە پەروەردگارە بەزەی بە کەساسی و دامایی و تەسکی و تاریکی و ناڕەحەتی ناو گۆڕمانە بێتەوە پێغەمبەر بمان ناسێتەوە بانگمان بکە دەرمان نەکە تکامان بۆ بکە شەفاعەتمان بۆ بکە بە ئومەتی خۆی ژمارمان بکە لە ڕۆژی قیامەتشا لەسەر پردی سیرات بانگمان بکە وەک بەرقمان پەڕێنێتەوە بۆ سەرچیمەنەکانی باش و حوزی کەوسەر بە دەستی مبارەکە و پێغەمبەر ئاوی کەوسەرمان بیتێ لە توینەتی و نەکبەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ یا ربی خوایە لێتە پاڕێنەوە بەرەو مانگی ڕەمەزانە ڕۆین خوایە بمانگێنن مانگی ڕەمەزان بە ئیمان و دین و سیحەت و عافیەتەوە یا ربی خوایە لێتە پاڕێنەوە ئەوانەی گوناهبار و ئەهلی گوناهن خوایە موفقیان کەوا بگەڕنەوە تۆبە بکەن یا ربی خوایە لێتە پاڕێنەوە ئەوانەی کەوا دڵیان ڕقە تا ئێستا ڕەحمەت و بەزەی تۆ ڕووی تێ نەکردن پەروەردگارە لێتە پاڕێنەوە ڕەحمات و بەرەکاتی خۆت برژێنەوە سەر دڵ و دەروونیانە بگەڕێنەوە بۆ دەرگای تۆ بۆ ماڵەکەی تۆ بۆ ڕێباز و شریعەتەکەی تۆ یا ربی خوایە تەوفیقی هەموو لایەکمان بەی لەسەر ئەم شریعەتە لەسەر ئەم ڕێبازە لەسەر نەهج و ڕێبازی ئەهلی عرفان و خواناسان آمین آمین أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين الحمد لله.